بوجارا 23 بوریا آوا افراسه شکست لی افروکه هاته چکرن بشکو تیمن چکرنا تورن آوین حولیره دی ساعت 12 دست بکار کریو حتی که افروکه ساعت 11 و نیف بردوان بوین دکیم تج 24 ساعتان دا او بوریا هاتیه چکرن بشکو هاتیه شکستن هاتیه چکرن پشتی ساعتا کادی بریاره او گرکین کدناوا 6 متری دانه رونا که مثلا تیراویه یندی آفگهی توان لأبن كل دردورا كو أخفتنا كي يعني جيتشا كجرات بيجن خزانة دواجن جرات بيجن وهيك ناسكريا أفروكي هر آفگهشتيا أوان تاخان بونمونا بنجي حساروكا سبردانا هوليري نوية ينصدو بسمتري فرمان برانا قلاطي نوية يعني أفا بوان آفگهشتيا لأفروكات بر برسيار دا أم دي بحثا ويكي بكين بجرافيك بزانياري بسردان ميداني والقلقليين خلكي كبوشي بوريا آوا إفراسته هنده دشکیتن 23 جارن کشکستیه 12 جارنج بر صدمن تکنیکی بویا 11 جارنج بر کمپانیان بویا افروکس بده ساعت 6 بو استاف بر پرسیار امبلاف بوین هر یکی لجهه کی از خوچو موی جهی اوه کو بوریا آوا إفراسته بوجارا چند لشت کیتن چوما جهه کی سر ریا گزنه و دبجنه ویزگه مرعوده ام چوین ما براستی کریکار دیتن پروبری آوا هولیر مدید پروبری پروژه مدیدن کاچال وری کارت کن وری بنا خوبدن زادید خون و گلک کم جیت نفن ام ببینین آخفترین پروبری اوی پروژه بحثا ویکت کت که بوچیشت کت صدم چنشت کن و بحثا صدمن تکنیکیت کن دیسا بحثا ویکی جی تتکرن که براستی جی هر جاره که اف بوریشت کتن چه زحمت بواشت کتن از تن یک تجربه بیجم بس بو وی جاره الگور پیش بینیم پروبری پروژه $30,000 لهاتنا خرج کردن جبر کوشکستنا اوی جاره نشتی هرشکستنا که بو گوتن دو جهان حتی 3 جهان راشکستیه او نچار ماینه 26 متران بوریا بگهرن اما اخفتنن برز اندازیاری هوای ببینین و وگرین جديه ساعة 12 تيمن شاكرنا تورن آوا هوليري ببردامي كارديكن بو شاكرناوي بشيش كستي يبوريا إفراسي أوا كو جهة أمنو كاملة لبش فروكا خانية هوليرية لبش مجي ويزجها مرعودايا كل فيري آفت تفاقو هاستن بو ناف تاخن هوليري نزيكي تشل تاخانة اف بوريا كوش كستي أبا كونو كهين البشمد بينن اف بوريا تشيتن دي ساعات دا 8,000 مترين سيجاين آوه فاقو هزيتن يعني تروجي دا حتى كو 200,000 مترين سيجا ين آوه اف بروجه بو خلقي هوليري دابين دكتن لي چند وقت دفت حتى كو بشيت بشتي چاك كرنه حتى كو بشيت آوه جاركادي بو خلقي هوليري دابين بكتن نو كم گشنا قناغه كي كو چند ساعت ماينه بداوي بهتن افكارك و افستافت كان يبردامه اما بچنجم برز اندازيار هوا عبد الخالق كو بربري بروجي آوا إفراسي هوليريا او دزيره ترزان ياريام ده طب خيراتي سلام يعني باش ما عندي نبل سباس دكم بخير كم ساعات خوتون والله كم زور كم يعني كم والله انا زي 2 ساعات اقوى 2 ساعات لأن جنا السيارة يعني لكيكه واخريك انا والله دوين ساعة دوازو خريجي بس بيش دوازش يعني دوازني ور بس بيش دوازش شفلشت من هذا رجاي كردو لبور او اوي كابو كوبيتوا بروات بطالبتن بو تشيشكا وكي دار كانت كده شلون وكي يعني بابي بابلين بابي هوكاري دلتشكا بابلين هاولاتينش كان جان عفارنش كان جا ببريجري خوشكا يعني بقال بوسي عصاي خوشكا باش شن جار هب وحفارش كان ويان بهوكاري دلتشي بو نزيك دزار بالله دزار بابلين كومبانياش كان جتي لكاتي ايش كردن لكاتي بابلين درس كردني الريقا لكاتي هاولاتيش كان ديتيان دزارن بخوي ديتي بيري لداشته چي لدايا ايش كان ديتيان يعني دايري كهربا لكاتي لداني بابلين بولداني عمود وشتي اشكان ديتيان بزارت كشوال يعني هلا خورا لبريجري خوشكا دتواني بمبليت ام بوريا ويكي هي سايبيرين لكيو وديت اما اسا ابو كيو ابا اما اسا لسرقاي جزنين لا ام لا يمن مطاره او فروكخاني هوليره او اول كيو وديت بو كيو سرتاي اوكا بروجي اي فراسه تساوي اوكا زي جوريا بله زي جوريا
بە 5 قۆناقە و ئاوە لە زەی گەورە وەردەگیرێ موادی کیمیاوی لێ بەکاردێ پاک دەکرێتەوە بە 2 قۆناق دێتە هەولێر لە تاکو نیوێ ڕێگادێ دێتە وێزگەی ناوەندی ئاوی مەڕاوەدا لەوێ دووبارە کۆ دەبتەوە جارێکتر بە کۆمەڵە بە 7 پەمپیتر دەنێدرێتە خەزانەکانمان لە ناو هەولێر خەزانی دەوازن. باشە ئەتوانی پێم بڵێت بۆچی ئەوە چەند جارە لێرە بە تایبەتی لەم شوێنە ئەشکێ؟ ئەوە جاری چوارەمە لێرە دەچێت. جاری چوارەم لە هەمان شوێن ئەتوان نزیکی ئێرە و ئێرە نزیکی ئێرە و ئێرە جواری چارەمە دەشتێتە. بۆچی لێرە ئەشکێ بەڕێزان ڕازیار؟ ئەو بینای سپێ دەبینی وێزگەی مەڕۆدەیە پمپمان هەیە لێوێن دەرعەف پمپمان هەیە ئەو ئاوە دووبارە دەنێرینەوە خەزانەکانمان لە ناو هەولێر. باشە لەوێ پاڵە پەستۆی پمپەکان زۆرە 11 باڕوونیوە ئەوی لایانی فەنی بزانی دەزانی 11 باڕوونی ڕقەمەکی گەورەیە ئەو بۆڕیەش سەرەتاکەیتی ینی پرێژەری حەقیقی لێرە هەیە 11 باڕوونی هەیە ئەو جۆرە بۆڕیەش لە بۆ سەرەتای ئەو پێرێژێرە زۆر گونجاو نییە زۆر گونجاو نییە هەندێک جاران هەم لە قەفیزەکان هەندێک جاران لە جۆیندەکان فرێ دەداتن ئەجلێ ینی ئەمە پێشنیارمان کردیەوە ئێستاش با بڵێن حکوومەت بەجددی لە دووە مەسلەیەکەوە بگۆڕدرێ بەلای کیوی 3 کیلۆمتر بکرێتە ئاسن ئەگە بکرێت ئەو بۆڕیە پێ دەوترێت GRP GRP ینی گلاس فایبەر ڕێنفۆرست پۆلیستەر پایپ ئەوە کورتکراوەکەیتی GRP ینی ئەلیافی پۆلیستەری مقەوی با بڵێن بە فایبەر گلاس. بەڕێزان دازیار بۆڕیەکار ئەڵێن ئەشکێ و هەر چاکەکرێتەوە یعنی هیچ شتێک هەیە کە لە مادەی بۆڕیەکەوە کاکە بشکێ؟ جۆری بۆڕێکەوەی گوتمان GRP ینی گلاس فایبەر ڕێنفۆرست پۆلیستەر پایپ ینی ئەوە هەڵبژاردەی بەڕێوەبەراتی ئاوڕۆ نییە لە هیچ شوێنێککە بەکارناتێ ینی ئێستا لە هیچ شوێنێککە لە هیچ پرۆژێکیان لە ناو تۆڕی ناو شاری هەولێرە جۆرە بۆڕیەمان نییە ئەو بۆریانی کەوا لە دایری ئەو بەکاردەی یانەوە تێ دەکتای لەیان ئەوەیان هەڵبژاردی ئەمریکیەکانە ئەمریکیەکان ساڵی 2006 ئەو پرۆژیان کرد بودجەی دیاریکراویان لەدەست بوو لەسەر بودجەی خۆیانەوە پرۆژیان کرد سەدا 6 پرۆژەکان تەنفیز کرد ئەو کات بودجەی دیاریکراویان هەبوو ئەو کاتی لیزنەی سەرپەرشتیار ئاعترازیان لەو بۆڕیە هەبوو ئەو جۆرە بۆڕیەمان نامانێت بەکاربێنن ئەوان گوتیان بودجەکەی ما بۆ جۆرە بۆڕێ پێدێ ئەگەر دەتانێت بۆڕی ئاسن یان دەکتایل بەکاربێنن ئەوە ناتوانین ئەمە سەدا 6 پرۆژەکەی تەنفیز بکەین سەدا سلی تەنفیز دەکەین واتە لە زیاتی 8 عوزی تەرسی کلاریفایر با بڵێن 6 ئەمە 4 دەکەین لە زیاتی 12 فتە 8 فتەر دەکەن ینی تاقی مەشروعەکەی کەمتر دروست دەکەین بۆڕێکەکان لۆ دەکەینە ئاسن بەڵام ئەو کاتی کێشەی ئاو هەبوو دیارە ئەندازیارەکان ئەو جۆرە بۆڕیان هەر بژار گوتیان با لە سەدا 6 یعنی ئەگەر ئێستا ئەم بۆڕیە ئاسن باوانی نەدەهات؟ نەخێر ئەگەر بۆڕی ئاسن باوەکی پرۆژەی ئاوی فراجێک و دووە کێشەمان نەدەبوو. باشە مدوێت نیشادەم بۆ زانیاریشت ینی تیرەی 1500 میلیمە لێرە لە بۆ ئێرە متر و نیوەکە لە ڕۆژانی ئاساییکەوە پرۆژە ئیشێ دەکە ئەو بۆڕیە بە بەردەوامی 24 ساعت بە پڕی ئاو لە بۆ هەولێر دەچی بۆ ڕۆژانە نزیکەی 200,000 متر سێجامە ئاوی دەنێرین کە دەکاتە 200 میلیۆن لتر بۆ چەند گەڕێک لە بۆ چل گەڕک زیاتر لە چل گەڕک و بێزگە لەوەش کە ئاویشمان لە ناو پرۆژە دەدەینە پرۆژەی ئاوی ئیفراز 2 36,000 متر سێجاش هەمان شێوە دەدەینە پرۆژەی ئاوی ئیفراز 2 کە پێی دەوترێت پرۆژەی ئاوی خاوت ئەوی لە ڕێی بۆڕیەکانی خۆیان دەنێرن لە بۆ ناو هەولێر. تێگەشتم. ئێستا پلانێک هەیە بۆ گۆڕینی؟ بەڵێ پلانەیە کەوا 3 کیلۆمتر وانە زیاتر لە 3 کیلۆمتر بگۆڕدرێت. ئێستاش ئێوە بەشێکی زۆری بۆڕیەکەوەی کەشکاوە لێرە ئەی گۆڕن. بەڵێ چەند مترە گۆڕن؟ ئێستا من نزیکە 26 متر دەگۆڕین. پێش ئێستا بەس ئەوەیەک بوو مەسەلەن بەس پارچەیەکی بچوو بوو ئێستا ڕادەوەستە سەر جۆری شکانەکە ئەگە جۆری شکانەکە ئەو شکانیان خراپە بەڵێ چکە مەسافەکەی زۆرە 26 مترە و 4 قەفیزیشی لێ بەکاردێ هەم کاتێکی زۆریشی دەوێتن هەم ینی با بڵێن زعیف دەبی شوێنەکە ئێستا بە 25 متر بگۆڕن 26 متر دەگۆڕین و 4 قەفیزیشی لێ بەکاردێنێن. چەندی پێ ئەچێ وەکو کات وەکو پارە تێچوەکە ناتێچوەکان ئەو قەفیزانە
هەر یەک لەو قەفیزانە نزیکەی تاکو 5,000 دلار ینی 50 وەرەقە هەر یەکیان ینی بای 20,000 دلار زیاتر بەس کورفەی قەفیزەکانە بێزگە لە بۆریەکانیش بێزگە لەوەی کەوا نزیکەی 200 متر سێزار زیاتر هەمووی سەگەڵ لێی هاتووە چەندین ئالیات بەکرێ گیراوە هاتووە هەمووی چەندی تێچێ ئەبێ بە 50,000 دلار مەسەلەن بۆ ئەم شکانە ئەنجام لەوانەیە لە 30,000 دلار دەکات 30,000 دلار زیاتریش لەوانە باشە یەک پرسیارم هەیە ئەمە بزانم ڕێگایەک هەیە ئێوە خۆتان بە دوور بگرن لەو شکانە لەو تەقینێ ئەو بۆریە چونکە کاڵێن هوکارێکە ناوەکێ لە ناوەوە بوو دەرەوە دەتەقین وانە هیچ ڕێگایەک هەیە وەکو وێزگە ئیفراسی نا هیچ ڕێگای شوانە تو ناچاری ناتوانانی پرۆژەکە ڕابگرین ئەمە لە ڕۆژانی ئاسایی و پرۆژە 24 ساعت لە ئیشە کە لە ئیشە ئەمە هەر لەبەر ئەو کێشەی نەتەقین ئێستا من لە وێزگەی مەڕاودە ناکەێنە 500 ساعت بە پمبەیش دەخین بەس دەبەرەوەی نەتەقیتن کەچی لە حالەتی 4 پیش دەتەقی یعنی ئەو مەسافەی کەوا لە پرۆژەکە دەردەچی لە وێزگەی مەڕاودە دەدەچی تاکو نزیکە کیلۆمەتر 2 کیلۆمەتر لەبەرەوەی زۆر جار شکاوە یعنی بوویتە نقطەی زۆڵ یعنی دووبارە دەشێتەوە هەز دەکەین کەوا تەمەنی بۆریەکەش بەسەر چووە لەو شوێنانە ینی توانای ئەو بەرگەی ئەو پرێژەرەی نەما پراژێری 11 باری نەمایە یعنی بەڵام ئەگەر ئەمەتان چاکرد ئیتر گەرنتیک هەیە لێرە نشکێتەوە یان نازانم نا گەرنتی هەیە کە ئێستا مەقسەدت بە هەمان بامان بۆری گەرشکانەوەی هەیە هەر جارێکی تر بەڵێ ئەمە لە هەر کاتێک ئاسم بێوە نابێت نەخێر لە ئاسم بێوە نابێت بەریا بەرنامەی بە چەند دقیقەیەکان ملگەل ئەندازیاری هیوای ئاخەفت ئەوێ و زانیاریەدان و ئەوان بۆریای فراسێ چێگیریە ئەبرکە سعات 11 سعات 2 ژی ئاف بەردایە کوێ خەزانە داوا جناوەکە مەگوتی ئەف تاخن دەردوراوێ هەرزوو ئاوبوان گەهشتیە سعات 7 ئەبرکە تاخن 6 متری دی ئاوبوان گەهیتن لێ داوی نقطە خاڵک و ئەف پروژە ئاوێ بود بەتن تاخە ڕاپەرینە ئەو ماڵێن کول سەر ئاوا ئیفراسێنە دەسبەهی ئافان ڕاگەیت ینی 24 ساعتە دوێن سەر چێکردنا ئەvێ بۆریە حتاکو ئافگەیتە داوی نقطاک و ئەف بۆریە ئاوێ بود بەتن هەندێک زانیاری سەر بۆریە ئاوا ئیفراسێ یانژی ئەvی پرۆژەی ئەستخوازم ژوار ئاشکرا بکەم وەکە جەشکیڤە دەست پێتکەتن و لکیڤەیە و چەند ئاوێ بوو خەلکی پەیدادکەتن دەستپێکی وەکە شیانن ئەvی پرۆژەی 210,000 مترên سێجانە درۆژێدا لێ وەکە ئاوا هەولێرێ ئەوان بڕیاردایە ڕۆژێ بچنە 102,000 مترên سێجاب دەنا خەلکی داکو پیچێکش زەختاوەیەکێن بکەن داکو ئەف بویەرن هوسا هەنە و تەقینێن کو دناوە بۆریەدا چێت بن کێن ببن vî awayî bîte her 8,000 metrên sêca di saetekê da avê bû zêdetir ji çil gerekên hewlêrê digehînîtin. Ev gerekên ku avê bû digehînîtin gelekin lê ev bûyerên ku serê evê boriyê jî tên gelekin hetan û ke 23 caran şikestiye 11 caran ji ber kompaniyayan ji ber ev kompaniyayan bû preveberiyên hikûmetê bixwe kar dikin mesela êkî boriyeka كهرباء دانايا عمودك كهرباء دانايا اكي انترنت بريه هر يكي وسدمكي لبشرا تشكرنا 12 جرانجي جبر سدمن تكنيكي بوينا برانيا جرانجي لاوي جهنو كبوينا بكود بجنه وزجها مرعوده جبركو وزجها كاكو زختا كازيرتر پشتوانيا كازيرتر يا اوي تشت كتن داكو بلاف بكتل سرانسر هوليري ياجي او جراكن كو اف جيته اف جراكن كو اف بروجي اوي بود بتن gelek gerekin ku ez dixwazim bala bişîr mesela hewlêrî nû ye mamostayane pêncî hesarûke qalatî nû ye gel fermanberane dîsan gerekên dî yên wekî Şêx Ehmed gerek yan jî taxên cadeya şoreş gel hevalan gel hawkarî gel gerek ku taxên cadeya Kerkûkê jî badawa dîsan ev gerekên di nava 6 metrî da gereka zanku jî جمارەکە زێدەیە 40 سەدەیە تاخێن هەولێرەیە و ژمارەوان زێدەتر ژێ 40 تاخانە ئەف تاخێن و بێ ئاف دبینن ژبەر شکستنە هەر شکستنەکەتنەڤێ بۆریێدا gelekê bê guman ewan jî gileyî hene evke evkarê bisîda leşkerî prodûserê bernameyê çûyetnava hindek taxên hewlêrê da taybet jî hawkarî û berkut xelkê ewan navçeyan axirên wan wergirtîne em govdena axiftin wan jî piştre axiftina ava hewlêrê me heye behsa çakirina wê û behsa
وەیکێت کەن کاچەوە ئەڤشتێتن ژبلی وێ بەرسەوا پرسیارن خەلکی دەن کابڕاستێژی دەستەکەیەک و بیتە سەدا مۆشکەست ناوێ بڕیەیانە و خەلک کاچەوە تشێن تەجاوزل سەر ئاوا ئەوێ بڕیە بکەن ئەم داخستن خەلکی گەرسیدا دووار بگیرن پشتڕامێ بەگەڕن والله ئەو شەو هەتا برایت و هەتا سەعات چاونی و ئەمە لە دیار ئایم ئێت خوات و بە شێوێ بە ڕۆژێ بڕۆیشێ بە شێوێ لە دیار مزەخەیبەوە هەفتێک زیاتر هەنیە یعنی لە هەفتەی ڕۆژێک دێ ڕۆژەکەش یەک سەعات دێ سەعاتەکە تا دەگەتە سەبانی ئەم دێمە بیست دەری بێمە خوارە بچمەوە سەرێ ئاوەکە دەبڕێ ئەی چ بکەی پاشێ ئەو سەعاتەی چ بکەین مەسێن بەردە چەند بەردەمان هەیە ئەمە چ بکەین دەسەڵاتمان چییە لۆمان لێ دەکەن باشەدی ئەوتان لەسەر ئیفرازی سێ نییە کاتێک ئیفرازی سێ دەشتێت ئیفراز بەشی دەشتی هەر هیچمان نییە نایە بیریشمانی ئیدا ئەو بیرێ ئەو لە بۆ ئەو گەڕەکەی ئەو لایە سوپەرمارکێتەی لەوێ هەریان کۆری ئەرێوە لەوێ لە هەینێ ئایمە خەڵک قفلەکان گرتەوە لە بۆمە نایە لكن ئەو مارکێتەیە کەی مارکێت پێ دەرێت لەوێن دەریە گوتیان ئایدە و مارسوند و قوانیان خواریە کلیلی ئەو گەڕەکەی لە کۆڵانە و مارەیە سوینە مارێت کاکە وەخت بلێماندا کاکە هاتیینە خێرتان دەگاتلو بەس ئاو لۆنگۆ لەبەر سایمە تەچی ئەو هەدەڕژێ ئەمە دەی بەتەکەران پڕکەین ئێخە گوناحتان دەگاتێ تەنکەری ئاوی بەچەندە تەنکەری ئاوی تەنچی بە 15,000 تێکرێ بۆ دوو تەچی بە 20,000 تا پڕەکەی خە دەکرێ کاکە کاپارەکە نازم زۆر ناخۆشتان ئەم لە خۆ گەلک بە تاوم بۆنم بۆنی زۆر ناخۆش دەبیدان بڕگەوە بیتەوە ڕۆن بیتەوە زە لە سەلازەشتیدا بۆری برازچکەی ئیبراتە لەسەی برازەکەیە دەشێتین ئاوکەلو منەکە چادتەوە ئاوکەلومە ئەگە بەردەنەوە بە تاوتی دی مشکلەمان نابێت هەفتەی چەند ڕۆژ ئاوتان وڵا ڕۆژێک ناڕۆژێک سڕێ ئاوێ بەس ئاوەکەش ئەو ڕۆژیش نایە لەونی جاوێ 200,000 یا 300,000 سرە ئاوکمان دەێت چەند لێدا لۆ فرۆشتنی قوتعها ئەو تبزانە لۆ دەیفرۆشی ئەی خاوم نییە کاکە مردم هەچی بکڕم نە جارێک نە دوو نە سێ ئەو چا حەفت سار ئەماوە لەو ڕەزالەتە داینە باشە بەس لە هاوینان وایە هاوینا دەبێتە مانجی 5 هەتا مانجی 9 هاو نییە ناوەڵی ئاو نییە ئێستا ئەوە تانکەر هاتیە لێران تانکەر خێرخوازی هەفتەی تقریبان جارێک دێ 5 دقەت دەداتێ سێ مندارت هەبی کرێچیبی 5 دقەش ئاو نیوتانچی پڕ ناکە لێران ئەگەنا دەبی و خۆمان بکڕین دووتانچی نییە هیچ نییە ئێستا ئەو مارانە دەگاویان لە پشتۆ ڕاشابە ویشیان بڕی ئەوشیان بڕی کاکە ئێلوتەی بڕی دێن تەجاوزە ئێدی ئەو تەجاوزسیە ئێرە ئاوی نەبی پارێک قیر و زەری بۆ هەمووشت لێوەگری ئاوەکەش لە سەدە بڕن لە مانجی 5 دەبڕێ حەفت سارە لێرەمە لە مانجی 5 دەبڕێ هەتایەکیدا ئامان نییە وەڵی خێرخوازێ دەکڕین حکومە دەنێری جاروبارش کەمە باشە ئەگە بیر نەبی و ئیفراز بشتێ ئەنگۆ هەر بە یەک جاری ئاوتان نایە وەقڕان هەفتەی 2 سبێنان زوو سعاتێک ساعتنیوە یاندەیان نایە ئەوە هەفتەی جارێک 2 یاندەیان باشەگە ئیفراز بشتێ ئەوە هەر نییە پشکەک نییە بەڵام 2 ساڵە کرێچیمە لێرە بە هاوینان ئاومان نییە سێ مانجی هاوین ئاومان نییە بە هیچ شێوێ هاوین نەبێتە چیەکەی خەڵک لە زیاتی زستانە هەفتەی جارێک خۆشە تۆ لە هاوینە بەم گەرمایە بە دوور سێ جا خۆ بشۆی دەتوانین خۆت بشۆی بەبێ ئاوی وەرە ناوەڵا هەم با خۆ ڕوو نەکەمەوە لێرە 4 ڕۆژە خۆم نەشتۆ لە سبێنێ و 2 جار تەنکەراتۆ تێرە نەگەیشتۆتە لای ماڵی دەرێ بووینە خزم لەگەر ساحێبی تەنکەر و ئەوکان ڕاهاتی نامە ڕاستی بە 25 لەنگۆ بە 15 بردەکەن هەر سێ ڕۆژ هەر سێ ڕۆژ بە سێ تانکی بە 30,000 پول دەکەن ئەوە مە زەحمەت نینە بەس کەسێکی قسێ منت باد نیمە یعنی سووریمە کەسێک قسێمت بەتێنەکە ئەو قفلەکە سەری کۆڵانەیە باشە قفلەکە لەسەرێ سوپەرمارکێتە ئەمیرە باشە قەپاتی کردنە و لەسەرزی گرتنە حەری تەواوە ئەوە چێ وای کردی ئەوەیە ئاگاداری لازمە قفلەکە والله ئامۆزا ئەوە بزانە قفلك لێرە هەیە قفلك لێرە هەیە ئەوە ڕۆژ مهندساتی قفلەشی دانێ على ئەساس حەلی ئەوەیە بکەن حەل نەبوو قفلەشکە لەو لای ئێستا ئەو ڕوسبینی سعات 6 بە خۆماگە ئەو جیرانانەیە و بری ڕێز و احترام هەیە لە بەیان ئاویان دەری نابوو کۆڵانیان پێ دەشتەمەش لێرە ئاونی خوینەوە
gelek pisyarên hewa hebûne li ser weyekê jî ka çawa zêdegavî li ser evê avê têne kirin yan ser evî projeyê têne kirin Zerdaş Abdulxaliq revberê ava hewlêrê ev rike spêdê li ser projeyê bû min ew jî dîtiye min gelwî axifte ev pisyara jê kirin ji dihî saet 12 ve kirêkarê li vêrê yek deqe jî neçûne malên xwe xarno ve xarno nivîstin jî heke hebî deh deqanîv saetekê hemî li vêrê bûye Revberê ava hewlêrê Zerdaş Abdulxaliq jî li vêrê ye ew jî li gel wan di kar daye mandî nebin başin kay Zerdaş bixêr bin hestekem îşeke berew kotayiya wan İnşallah. İnşallah. ئێستا وەی ئێمە لە چ مەرحەلەیەکین پێشبینیەکەن چەندی تر بخایەنێ؟ احتمالي هي او ايش عمليه تقريبا ساعات ونيوش كذا خايني باشوي بوحز دي او شغله بيدا دكريتن تغطيه دكري بتسجل لباش شغلك او جديد تكلمان هي اللي هاتي لموقعي اي بيدا دكا كعمليه كرازبو او كاتي مدير مشروع اعازه دا بامبك بيكري باش چارێکێک بیزدا خەیدی پۆمپی دووەم بەڵام نقاتی ڕەبتەکان دەهێلینەوە بزانین ئاو هەیە یا مەشاکل هەیە هیچ مەشاکل نەبوو پۆمپی سێم پێ دەکرێت و خەپاتکردنەکەی بە تەواوی دەکرێت ئەوە ئەبێ بەس ینی نزیکە بێ لە 20 ساعات کە ئیشەکەن ئێستا چەندی سەڵی ئیشەکە تەواو بووە ئەمە تقریبا دەتوانین بڵین کە گەیشتینە دانانەکە ئیشەکە ئاسانە بەخۆی ئیشەکە لە چێ دەست پێ دەکا لەوەی کە ئەمە دەگەینە سڵبی مەوزوع کە لە چێ شکایە هۆکاری شکانەکەی چۆن شکایە لەگە شکانەکەی چەندی زەرمەند بووە یعنی ئەوانە هەموو چێک دەکرێتەوە کە ئەوانە تەواو بوو ئێستا ئەمە ئەگەر ئەلەوێ یەک شکانی گچکە بووە بەڵام ئەمن ئێستا 26 مەتر وای ئیشی لێ دەکەم بەڵێ جوولە هەبووە کە لەگەڵ تەقینەی پرێژەرەی وەکو بڵێ بۆرەکان لێکترازاوە لێک هاتە دەرێ ینی دامان نەپۆشیە بدەین سبەی ڕۆژێ بچینەوە ئەوەی چاکەین دوو ڕۆژگە یان ڕۆژەشکە داهاتینەوە ئەوە چاپکەینەوە دووبارە هۆکارەکان هەمویان لە ناوەوە بەرەو دەرەوە دەتەقن یعنی ئاوەکە لە ژۆری ڕا دەیتەقێنی کە دەیتەقێنی لە ناوی ڕادا ئەو بۆریە وەکو تەبەقەک ئەو تەبەقە هەوای سەشکایە ئەوەی دونێ ئەگە دەمەشا دەکەی ئەو ڕەشاتەی کە هەیتی ئەوە حیزامەکە کە بەستایتی وەکو بڵێ جوینتەکە لە چێ شکایە تەمەشا وەکو بازنا ئێستا من ئەوەی دەبەستم یان ئەو خێ بەسترایە ئەو بەسترانانەکرایە لە مەسافەی 50 سانتیم بە حەلەقەکی دائیری دەشێ قەڤیزەکە بە خۆ بە پارچەکە دێتە دەرێت باشە زۆر جار ئەڵێن کۆمپانیەکان دەیانشکێنن مەسەلەن هەبووە مەسەلەن دایرەی کارەباشکان دوێتی لەبەر عمودەیەکی کارەبا هەبوو مەسەرەن هی ئینتەرنێت ینی زۆر هۆکار هەبووە لێرە زۆر جار شکاوە لە بەرزەختەکەیە لێرە بزات کە لە مەسافەی کیلۆمەتر و نیوە لە نێزیک مەحەتەی بەرەو وێزگەی بڵین خەزانی دەوازن ئەو مارعۆدەیە بۆ خەزانی دەوازن ئەو کیلۆمەتر نیوە ڕێژەی 170 تا 75 لەم شوێنە شکاوە بە هۆکاری تەکنیکی کە پرێژەر لەناو بۆرەکان زیاتر بووە بۆرێکە شتەمەنێکی هەبووە لەو حالەتانە نەیتوانێت بەرگە بگریتن بۆرێکە هاتە شکان ئەو شکانەیە کە ئەو تەوقە شکانە کەواتە بۆرێکە چکە من باشیکردنەوەی بەسیتێکی بدەین ئەوە مختصری GRP-ەکەی گلاس ڕینفۆرس پایپ کە مختصری ئەوەیە کە فایبەر گلاسە ئەلیاف زوجاجیە بە تەریقەی معالەجات ئەو بۆرەی لێ دروست کراوە بۆرێکی لە ڕووی سەحە بەڵێ قەوزەی ناگری دژە بەکتریایە ژەنجی ناگری بۆرێکی سەحیە بەڵام بەرگەی زەربات ناگری و بەرگەی پرێژەری لە حەدی خۆی زیاتر ناگری و تەمەنێکی هەیە باشە هەبووە ئەم ئاوە چونکە ئەڵێن ئەم ئاوە چونکە پرۆژەی تازاکرێتەوە بەڵێ ئەو لە ئەو بۆ ئەو پرۆژەیە دەبردرێت لە بەروایە ئاوازەختی لەسەر و دەشکێت نا ئەگەر ئەو تو تەمەشا و شوێنەی دەکەی شوێنێکی مستەقلە لەگە هەم پرۆژەکان هیچ پرۆژەیەکی لێ نێزیک نیە تەنانەت پرۆپاگەندەی کەسانێکە نازانن بابەتەکە ئەوەی حەزی لەتان لە نێزیکەوە بێ شوێنی بکەی ببینی ئەو شوێنە شوێنێکی نێزیک مەحەتەکەیە دوورە لە هەموو پرۆژەکان بەڵکو هیچ پرۆژەیەکیش ئەگە بیوێ دەستکاری بکە لە ناو دەستی ئەو دەشتێت بەڵام ئەوەی ئێستا شکاوە بە هۆکارێکی تەکنیکی لە بۆی مادەکەمان GRP فایبەر گلاسە مەجای تێدا نییە تۆ بیشتێنی یاکوونیکەی ئاوی لێ ببەی وەکو بۆری ئاسنوانە کە دەتوانن ئیشتراکی لێ بن بەڵام ئەو بۆریە بەرگەیەوەی ناگریتن بەرگەیەوەی ناگریتن کە تۆ دەستکاری بکەیت
تەنانەت ئەوەی شکانەکەشی ئەوەیە کە لە زەختی خۆی زیاتریش بودەشتێ ینی کەواتە نەدەتوانین لی ببەن اشتراک نەکەسیش لەو نێزیکانە هەیە برین وەکو تەجاوزی لەسەر بکە. Ev boriya hatiye çêkirin lê axiftina endaziyarê projeyê gerentî nîne dibîtin her deqeyeka dîda rojeka dîda bişkêtin ji ber wê yekê jî Wezîrê Şarewaniyê biryar da ku divê heftiyê da ji ber matirsiya wê da ku careka dî neşkêt demî ser veneben yan jî xulîviyê negirin بدنا كومبانيا ببيت سندر داكو دست بكم تايبت افجهكو هريزه دلشكتن قناغايكي دي 3 كيلومتر نيفن افي بوريه چكن او بجن پجبين كان حتى دو سه دي كار سيرفي بروجي بردوام بيتنو قناغاي كم يا چكرنا يعني گوهرتنا افي بوريه بداوي بهتن حتى كو همي 11 كيلومتران چتكن افبر پرسيار افروكا بول سر داكو بتنه بزانن كابوريا افراسي چيه بو چه هندشتكتن اسيفيدارم هوا وكيمن زيرة الزانياري ورگرت بن برچاون هواجرهم ببن. أبا پرسیارایی.